الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشكو برا بالرزكانم بين رخوشويستكان لزنجير برنامكاني كناري آرامي بۆ ئاسوودەبوون و ئارامبوونی دڵ و دەروونمان بۆ ئەوەی کە هەمیشە خۆشبەخت بین، خۆشحاڵ بین، دڵخۆش بین. کۆمەڵە بەرنامەیەکی ناوازەمان بۆ ئامادەکردوون بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست. ئەم حەڵقەیە تازە دیدارێکی نوێ لە خزمەتتان، ئەویش بریتیە لە تامەزرۆیی بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز. ئێمە زانین بەڕاستی کە قورئان خوای گەورە و باڵا دەست زۆر زۆر فەزڵ و گەورەی یاوەتێ لەبەرەوەی ئەو نەبەس بێ کە کەلامی ڕەب العالەمینە. ئەگەر مەسەلەن تۆ ڕەئیسی وڵاتێک قسەت بۆ بکە، چۆن ئینسان بە تامەزرۆیی گوێ لەو قسەکانی ئەگرێ؟ ئەگەر ئەو فەرمایشتە هی پەروەردگاری هەموو جیهان بێ، هی پەروەردگاری هەموو دەسەڵاتدارەکان بێ، لە هەموو کەسە زمان پاراوەکان فەسیحتر بێ، قسەکەی ڕوونتر بێ، ئەوە قسە بکات چۆنە؟ قورئان کەلامی ڕەب العالەمینە. خوای گەورە و باڵا دەست زۆر وەسفی قورئانی کردووە لە زۆرێک لە ئایەتە پیرۆزەکان. ولا يأتونك بمثل إلا جئناك بالحق وأحسن تفسيرا. ئەوان ناتوانن هیچ نمونەیەکت بۆ بێنن، هیچ مەثەلێکت بۆ بێنن، هیچ پند و ئامۆژگاریەکت بۆ بێنن، هیچ وتەیەکت بۆ بێنن ئیلا وتەی ئێمە. خوای گەورە فەرمێ ئیلا ئێمە حەقت بۆ نێرین ئەی محەممەد، و باشین تەفسیرت بۆ نێرین. ئەوە بریتێ لە قورئان. وكذلك أوحينا إليك روحا من أمرنا. خوای گەورە بە ڕۆح باسی کردووە کە بەڕاستی ئینسان ئەگەر لەگەڵ قورئانا بێ، ئەگەر لە خزمەتی قورئانا بێ، بەڕاستی هەمیشە ڕۆحی ئاسوودەیە. بۆیە تامەزرۆبوون بۆ ئەوەی کە ئینسان فێری قورئان بێ. سبحان الله. حديثك عثمان كري عفان كلا بخاريات وبيغمبر فرمي صلى الله عليه وسلم خيركم من تعلم القرآن وعلمه. باشترين تان أويا كبراسي قرآن في ربي، باشترين تان أويا كقرآن في ربي وخلقش فيري قرآن خير نواكا. باشترين تان بوي براسي إنسان يعني وتا قرآن في ربي يعني وتا فيري خلقيكا. هر كامي كان بكي تولى شاكريني خلق كاني مجلي آخر من ناتوانم بخوێنمەوە، من نەبێ بە حونجە بخوێنمەوە. مژدەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆ تۆ ئەوەیە کە دوو ئەجر بۆ نووسرێ، کە ئەفەرمێ الذي يقرأ القرآن وهو ماهر به مع السفرة الكرام البررة. ئەو کەسێک کە قورئانە خوێنێتەوە و بەباشی ئەتوانێ قورئانەکە بخوێنێتەوە، بەڕاستی فەرمێ ئەوە لەگەڵ مەلائیکەتە گەورە و شکۆمدار و بەڕێزەکانی خوای گەورە و باڵا دەستایە. والذي يتتعتع فيه وهو عليه شاق له أجران. أم مش دخوش بوتو وهو كسيك قرآن خوينيتو حنجي أكا نار رحت لسر زماني قرص بويت أفرمدو أجري بوها أجري قرآن خوينك وأجري أويك نار رحت لسري بويا بالراسي برا خوش ويستكان خوش كبرزكان همومان بيوستا تامزروي أو بين كالروجانا نسبتك لقرآن بخوينين و ئەو کاتە دابنیشین کەلامی ڕەب العالەمین بخوێنینەوە، بەڕاستی دڵمان ئاسوودە بێت و بەرنامەیەکی تایبەتمانە بێ بۆ قورئان. نەک قورئان هەجر بکەین، نەک قورئان هەجر بکەین وەکەوەی کە پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە شکاتمان لێ بکە وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا. خوای گەورە فەرمێ پێغەمبەر محەممەد لە ڕۆژی قیامەتە شکاتەکە کە ئەفەرمێ ئەی پەروەردگاری من بەڕاستی ئومەتەکەم قورئانیان هەجر کرد. هەجریش وەکو ابن القەییم فەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ هەجری تیلاوەیە، تۆ بێوازی لێبێنی نەیخوێنی قورئان نەخوێنی، ئەوە بەر ئەو شکاتەیە کەوی. هەجری تەدەبور، قورئان بیر لێ نەکەیتەوە، یعنی کە قورئانە خوێنی ئاەتەکان بیری لێ نەکەیتەوە ئەم ئاەتانی خوا چەند پڕمەعنایە، بۆ کێی ناردووە، بۆ ئێمەی ناردووە، ئەمری تایە بێ جێبەجێ کرێ. ئەو حرامانی کە قورئان حرامی کردووە بێ لێی دوورکەوینەوە. قەسەسی تایە پند و ئامۆژگاری لێ وەرگرین، چیرۆکەکان باسی داهاتووی تایە، مستەقبل ئەبێ باوەڕی پێبێنین، باسی ڕابردووی تایە،
ئەبێت تەصدیقی بکەین بەڕاستی بزانین ئەو بریتێ لە تەدەبور هەجری عەمەل پێکردن یعنی ئەبێت تۆ ئەو قورئانەکەی خوێنی بەڕاستی عەمەلی پێ بکەی گینە هەجرت کردو بەر شکاتی پێغەمبەرەکەوی صلی الله عليه وسلم التحاكم إليه هجر التحاكم إليه يعني بێ بەڕاستی قورئان تۆ حکمی پێ بکەی حکم بە قورئان بکەی نەک قورئان واز لێ بێنی ئەوەی قورئان بفەرمێ بۆ مەصلحەت بەکاری بێنی نە وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا رسولي خوا لروجي قيامتها فرمي أي پروردگاری من براستي أمتكم قرآن هجر كرت بويا إما نابي قرآن هجر بكين براستي بالروجانة بيخوانين أبي البيري لي بكين والتدبري بكين أفلا يتدبرون القرآن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا براسي قرم قرآن للاين غير خوا وبوايا خلافك زور زور بێشماری تیا بینرا بەڵام چونکە لە خوای گەورەوەی خلافی تیانە بەڕاستی ذلك الكتاب لا ريب فيه ئەم قورئانە گومانی تیانە هەمووی یەقینە هەڵەی تیانە هەمووی ڕاستە چەندێک عیلم پێش بکەوێ چەندێک تەتەور بکات دنیا قورئان لەسەر و هەموویانەوەی چکە قورئان کەلامی رب العالمینە کەلامی ئەو پەروەردگارەیە کە هەموو زاناکانی دروست کردووە کە عەقڵی زاناکان بەدەستی خوای گەورە و باڵا دەستە کەواتە قورآن گەورەی و فەضلێکی زۆر زۆری تایە بەڕاستی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة هەر کەسێ یەک حرف لە قورآن بخوێنێ بەڕاستی چاکەیەکی بۆ نووسرێ حەسەنەیەکی بۆ نووسرێ والحسنة بعشر أمثالها ويك چاکەش بە 10 بۆیە نووسرێ لا أقول ألف لام ميم حرف پیغمبر فرمی صلی الله علیه وسلم من نالم الف لام میم حرفك ولكن الف حرف ولام حرف وميم حرف الف حرفك لام حرفك ميمش حرفك يعني بس بلي الف لام ميم خوي گرسی چاکت بونوسه سبحان الله زور مهمه زور گەورەیە زور گەورەیە يعني کەواتە تۆ بێنە بەرچاوی خۆت ڕۆژانە تۆ یەک لاپەڕە قورئان بخوێنی بزانە ئەچێ بۆ کوێ 500 چاکە زیاتر 1000 چاکە زیاتر 5000 چاکە زیاتر ئەگەر تۆ بێ جوزئێ بخوێنی ماشا الله ڕح چەند چاکەکان زیادەکەن چەند زۆر ئەبن سبحان الله بۆیە قورئان بەڕاستی ئەو گەورەیی تایە کەلامی رب العالمینە تۆ بیخوێنە بەو نیەتی کە ئەجر و پاداشی بۆ مسیح خوای گەورە بەرز دەکاتەوە نەک پاری پێپەیا بکەی اقرأوا القرآن واعملوا به ولا تأكلوا به قورئان بخوێنەرەوە بۆی عملی پێ بکەی نەک بۆی پاری پێپەیاکەی خوابمان پارێزێ بوي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرون براسي خواي گەورە باڵا دەست يرفع بهذا الكتاب أقواما بم قرآنكم على خلقي زوري برز كردوتو ويضع به آخرين بلام كم على خلقي تريشي تشي كردوا يضع نزم کردوتەوە پێی بۆچی لەبەری عەمەلی پێ ناکەن لەبەری ڕێزی لێ ناگرن لەبەری احترامی قورئانیان لا نییە بۆیە بەڕاستی قورئان لە ڕۆژی قیامەتە زۆر فریامانەکەوێ خوای گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه قورئان بخوێن چکە لە ڕۆژی قیامەتە بەڕاستی بێ بە شەفیع بۆتان واتە ئەبێ بە تکاکار بۆتان بۆیە گەورەیە بەڕاستی ئێمە بتوانین إن شاء الله تعالى قورئان بخوێنین و لەگەڵ خوێندنەوەی قورئانەکان نسبەتی قورئانیش لەبەرکەین چەند مهمە يعني مثلا سەیری أو حديثي پیغمبر صلى الله عليه وسلم كافرمي يقال لصاحب القرآن اقرأ ورتل وارتقي أو كسيك قرآني لبرة بيلن اقرأ بخوينة شوان لدنيا خوين دوتا ورتل بجوان خوين دنوي قرآن وارتقي لقل خوين نوكا سريشكوا يعني شان آيات لبرة سركوا ببلي بهشتا شكا بلي بهش بالراسي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم إن في الجنة 100 درجة 100 درجة بخوينا سركوا كما كنت ترتل في الدنيا هل الدنيا شلون تخوين إنسان قال الدنيا قرآني نخوين دبي ولا بري نكر دبي لقيامتها ناتواني بخوين بالراستي بوي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم فإن منزلتك عند آخر آية تقرأها شويني تو لقل أخير آية يعني لأخير آية بيروزا توك وستاي ألا يا أول شنو منزل جايتوه لبهشته بوي بالراسي زور جورية هندي سورة تايبت وكو تبارك أجر تو شوانه بيخواني وكو سجدة كبيغمبر صلى الله عليه وسلم
كان لا ينام حتى يقرأ تبارك الذي بيده الملك وألف لام ميم تنزيل السجدة. أم دو سورتين خوێندانە خەو پێغەمبەر صلى الله عليه وسلم. سورة تبارك فرميتي هي المانعة يعني من عذاب القبر. إنسان أجر بردوان بلا سري بيخوانه منع كالوي كعذاب قبر بيقريتوا. سورة كاني تر سورة فاتحة فرميتي إنها الرقية أو بخير الرقية هر وقت تو نخوش كوتي خزان ومالكت نخوش كوت. سورة فاتحة بكاري يعني بور الرقية خواهي يقول الشفاء يا والشفاء أيا. آية الكرسي چەند گەورەیە سبحان الله چەند ئاەتێکی گەورەیە تۆ بەیانیان و ئێواران بیخوێنی شەو کاتی خەو بیخوێنی دوای هەموو نوێژەکان بیخوێنی شەیطان نایە بەلاتە ئەگە بمریە چیتە بەهەشت لە هەموو شتێک خوای گەورە ئەتپارێزێ. سوورەتی ئیخلاص و فەلەق و ناس سوورەتی ئیخلاص پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ 10 جار بیخوێنێ ئەوە خوای گەورە ماڵێکی لە بەهەشتا بۆ کاتەوە قەسرێکی بۆ کاتەوە. سوورەتی ئیخلاص و فەلەق و ناس هەموو بەیانی ئێوارەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوێندوێتی هەموو دوای نوێژەکان خوێندوێتی کاتی خەو خوێندوێتی و فەرمیێتی بە عوقبەی کوڕی عامر تەکفیکە من کولی شەی لە هەموو شتێ بەسە بۆت هەر ئەوە بخوێنیت بەسە بۆت هیچ شتێکت ناوێ ئەوەندە گەورەیە. سوورەتی قل یا ئەیها الکافرون پێغەمبەر فەرمیێتی صلی الله علیه وسلم کەسێ لە کاتی خەوا ینی کاتێکە ئەچێتە سەر جێگای نووستن بیخوێنێ پێشەوەی بخەوێ ئەفەرمێ البراءة من الشرك بريتي لبراءة للشرك يعني أو تو خود بريكي لشريك بخوا بالرياردان أجرب شو مريا شيء تبهشت شك بيغمبر فرمي صلى الله عليه وسلم من مات لا يشرك بالله شيئا دخل الجنة هر كسي بمريا الشريك بخوا بالريارنيا أشي تبهشتوا وي براستي أم قرآن بو أوهاتو كإما بيخواني بو قرآن نانرا قرآن يعني زور خوان ري قرآن بي تدبري بكي ئەبێ بیر لە معناکانی بکەیتەوە ئەبێ سوود و قازانجی لێوەرگری یعنی بەڕاستی ڕۆژانە تۆ ئەم قورئانە خێر و بەرەکەتێکی زۆر زۆری لێوەرەگری. سوورەتی بەقەرە تۆ خوێنی لە ماڵەوە فەرمێ اقرأوا سورة البقرة فإن أخذها بركة. سوورەتی بەقەرە بخوێنن چونکە بەڕاستی سوورەتی بەقەرە بەرەکەتە. چەند کەس هەیە مەسەلەن ئەڵێ بەرەکەت لە ماڵمانە ماوە ئەڵێ دەسێمە هەر شتێ کاسبی هەر کاسبیەکە کەم هیچ ئیسفادەیەکی لێ ناکەم معاش وەرەگرم نازانم چی لێت ئێ بەرەکەت لە ماڵەکەتانە ماوە اقرأوا سورة البقرة سوورەتی بەقەرە بخوێنە چونکە أخذها بركة پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم تووشی بەرەکەتە بی وتركها حسرة بۆیە ماڵ داوای لێ هاتووە لەبەرەوەی کە چییە لەبەرەوەی وازت لێ ناوە تووشی خەسارەتمەندی بووی ماڵەکە دەمویت لە زەرەرایە بۆیە ئاوا لێ هاتووە ولا يستطيعها البطلة ساحرەکانیش پێی ناوێرن بەڕاستی چەند کەسێ مەسەلەن گیری خواردو بەدە سحرەوە ماڵی لێ تێک چووە ئاژاوە لە ماڵیایەتی لەبەری سوورەتی بەقەرەی ناخوێنێ سوورەتی بەقەرەی بەجێهێشتووە بیخوێنە چونکە سوورەتی بەقەرە خوای گەورە ئاوا ئەو خێر و بەرەکەتە دێنێتە ناو ماڵەکانمانەوە. بۆیە بەڕاستی تامەزرۆیی بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆزە بێ سیمایەکی جوانی مسلمان بێ ئەبێ مسلمان بەڕاستی ڕۆژانە نیسبەتێک لە قورئان بخوێنێ لە ناو نوێژەکانە بێ لە دەرەوەی نوێژەکان بێ لە ناو مصحفەکەیە بێ هەموو کەسێ بێ لە ماڵە مصحفێکیە بێ حتا بکرێ بە مۆبایل قورئان مەخوێنە مادام مصحفەکە هەیە مادام کتێبی قورئانەکە هەیە ئەگەر کتێبەکە لەلانە بۆ ئەو کاتە بە مۆبایل بیخوێنە چکە لە ناو مصحفەکەیە تۆ بیخوێنی بەڕاستی بە هەر حرفێ خوای گەورە باڵا دەست دە چاکت بۆ نووسرێ ختمی قورئان بکە یعنی وەکو سەحابەی کیرام وەکو پیاو چاکانمان وەکو ئیمام مالیک وەکو ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ یعنی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ لە ڕۆژی ڕەمەزانە لە هەموو ڕۆژێکا 2 ختمی کردووە. چۆن بۆ یەکرێ ئەی تۆ چۆن بۆ دەکرێت 5 ساعات لەسەر یەک ئاوا سەرت داناوە بەسەر مۆبایلەکەتە دەوەرە 5 ساعات لەسەر یەک تۆ قورئان بەسەر قورئانە سەرت داخە ختمێک تەواوەکەی بە دڵنیاییەوە بە 5 ساعات ختمەیەکی بە دڵنیاییەوە بە 5 ساعات تۆ ختمەیەکەی بەو شێوەیە گەر سەیری چۆن سەیری مۆبایلەکە دەکەی ئاواش تۆ بێیت چی بکەی سەیری قورئان بکەی. بۆیە قورئان ئەبێ بەڕاستی خۆشەویستی دڵمان بێ قورئانە بێ ئاوڕشێنی دڵمان بێ قورئانە بێ بەختەوەری هۆکاری بەختەوەری ئێمە بێ قورئانە بێ هۆکاری بەرزبوونەوە و بەرزکردنەوەی ئێمە بێ هۆکاری ئەوە بێ کە بەڕاستی شەخسیەتێکی گەورە با بە ئێمە بۆی کە بیخوێنین بۆی کە کاری پێ بکەین بۆی کە بیری لێ بکەینەوە بۆی کە حکمی پێ بکەین بۆی کە لەبەری بکەین
بەوەی کە خۆمان فێر بین بەوەی کە خەڵک فێرکەین هەریکێک لەوانە بەڕاستی هەمووی لە قورآن خوێندنە دەستمانەکەوێ خوای گەورە بۆ خاتی ناوە جوانەکانی خۆی بمانکە بە ئەهلی قورآن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إن لله أهلين من الناس أهل القرآن هم أهل الله وخاصته خوای گەورە بە تایبەت کۆمەڵە خەڵکێکی تایبەتی کردوون بە خۆیەوە کە هیچ بریتین لە ئەهلی قورآن کە ئەوانە ئەهلی خوان بە تایبەت خوای گەورە لەوانەمان بگێڕێ و بە هەموو حرفێ دە چاکە زیاترمان بۆ بنووسێ ولو کەسانە بین کە بیر لە قورآنەکەنەوە کە تەفسیری قورآنەکەن کە حکمی پێیەکەن کە ئەی خوێنن کە لەبەری ئەکەن بۆ خاتری ناوەجوانەکانی خۆی اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور صدورنا وجلاء أحزاننا وذهاب همومنا وغمومنا آمين يا رب العالمين والحمد لله رب العالمين وبارك الله فيكم وأحسن إليكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك الذي